بناوي خواي قورو مهربان سرتا سلامي خواي قورتان لبي. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الأمين وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. وبعد، خوش شويستان قوتابی بەڕێزەکان، لەوانەی دووەم لە خولی ساتێک لە خزمەت زانایاندا کە ئەمڕۆکە لە ژیانی ئیمام مالیک دەست پێەکەین، ژیاننامەی ئیمام مالک کە ئیمام مالک ڕەحمەتی خوای لەبی ئیمامی سەرمەذهەبی مالیکیە و لە مەدینەی ژیاوە و محەدیسیشە لە هەمان کات. لەبە هەندێ ئەو کابرای و زاتەی بناسین، چونکە دانیشتن لەگەر ژیان نامەیوی ئەوە پاداش و خێرە، ئیمانمان پێ زیادە بیوچی ئەستەبابی ئەوەی مجالەسەت و صالحین، یعنی لەو مەجلیسانە بین کە باسی وەچی برەی لەگە ئیمام مالیک دانیش بینیان لە مەجلیسی ژیان نامەی پیا و چاکان دانیش ئیمانمان پێ زێدە ئەبی، درمان نەرمە بی و دڵئۆقری و ئیطمیئنانمان ئەدرێتە. جا ئیشاڵڵا لەو بابەی و ئومێدەوارین خوای تەبارەک و تەعالا پاداشی خێر لەسەر وەرگین بە عیبادەت حسابی ئەوی ئەڵێت و ئەوی گوێ ئەداتێ و ئەبیتە مەجلیسی زیکر و مەجلیسی پیا و چاکان. ئیمام مالک پێش بینە سەر ژیان نامەی مەشهور بە ئەمیر المؤمنین، ئەمیر المؤمنین في الحديث، يعني زۆر علەما، سوفیانی ثەوری، سفیان بن عوێینە، ئیمامی بوخاری، ئەوانە پێیان گوتینە ئەمیر المؤمنین في الحديث، يعني هەند دەستی باڵایانە بوو لە خزمەت فەرمودەکان و زانستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان پێیان گوتە ئیمام دارالهیجرا، مەشهورە کە برێن ئیمام دارالهیجرا، یعنی مەقسەدیان ئیمام مالیکە، معنای وێ پێشەوای ئەو ماڵە و ئەو شارەی کە هیزەتی کردە پێغەمبەر لۆی صلی الله عليه وسلم کە مەدینەیە، معنای ئیمامی هیجرەتی ئیمامی مەدینەیە. یان لە جێکی دەرێ لا یوفتی و ئیمام مالک بالمەدینە، دەرێ کەس نابی فتوا داویان سوئالی لێ بکرێ یان علم براو کاتۆ کە فتوا بدا لەسەر مەسئلەی لە علومی شەرعی کە ئیمامی مالیکیش لە مەدینەی مەوجود، یعنی لە سەردەمی خۆی کەس و چیوی زانانە بووە. جا بچینە ناوە ڕۆکی ژیان نامەکەی، ناوی تەواو و ئەسڵ و نەسەبی کە مالیکە کوڕی ئەنەسە، کوڕی مالیکە، کوڕی باوچی عامری، کوڕی حارسی، کوڕی غەیمانە، کونیەکەشی پێ دەرێن باوچی عەبدوڵڵا. نازانم ئەو باوچی عەبدوڵڵا لە چه هاتە، چونکە ئێستا دێنە سەر ناوی کوڕەکانی، کوڕی نییە بە ناوی عەبدوڵڵا، چونکە سێ کوڕی هەیە ئێستا دێنە سەر ناوەکانی، بەڵام هەر پێیان گوتە ئەبوو عەبدوڵڵا. یعنی لە ناو عەرەبان مەشهور بووە کە ئینسان بابی فرانی، کونیەی پێ دەرێن بە زبانی عەرەبی، بابی فرانی خەڵکی بانگ دەکەن بە بابی. زۆر زاری شوەیە منداڵی نەبووە بەو ناوی پێیان گوتیە باوکی فرانی، ئەجاوەش پێیان گوتێ باوکی عەبدوڵڵای. یعنی زۆر زار بە عەلی دەگوترێ باوکی حوسێن، ئەبول حوسێن، لۆ چکە ئیمامی عەلی کوڕەچێ بۆ بە ناوی حوسێن، شەرنی ئەوی ناوی عەلی بە حوسێنیشی هەبێ، ئەجا پێی دەرێن مەشهور بە باوکی حوسێن. ئەوەش لەو بابەیە ئیمام مالک پێیان گوتێ باوکی عەبدوڵڵا. دایکیشی ناوی غالیە، کچی شەریکی کوڕی عەبدوڕەحمانی، کوڕی شەریکی ئەزدیە، کوڕی شەریکی ئەزدیە، کوڕی شەریکی ئەزدیە، یعنی لە بنەمارە و تیرەی عەشیرەتی ئەزدی. با پیری باوکی مالک کە دەکاک عامری کوڕی عەمر کە هاوڵی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم، کەواتە بزانە عامری کوڕی عەمر با پیری بابی مالیکی بووە لە سەحابەکانی پێغەمبەری بۆ صلی الله عليه وسلم، حاضر بووە لە هەموو غەزا و شەڕەکان لەگە پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕەزای خوایش لەوان بی، ئیلا ئەرێ لە بەدر حاضر نەبووە، کەواتە با پیری بابی سەحابە بووە. و با پیری یەکەمی کە مالیکی کوڕی باوکی عامرە لە گەورەی تابعین بووە، یعنی یەکێک بووە لەوانەی کە دەستی باڵای هەبە لە نووسینەوەی مەساحیب، کەواتە لە زمانی ئیمامی عوسمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبی کە نوسخەکان لەسەر قورئانی پیرۆز نووسراوە لۆ هەموو شارەکان و ئەمسارەکان واتە شارەکان چەند مەساحیب زێدە بوو، یعنی بووە موسحەف. ئەو موسحەفانەی دی کە ناکۆچی هەبوو لە بینی ئەوەی کە هەمووی کدەیەک و پێی دەرێن موسحەفی عوسمانی کوڕی عەفان، هەتا ئێستا هەموو نسبەتە درێتەوی هەمووی کۆکردنەوە لە چەند نوسخەی لێ
لەسەری نووسیەوە و بووە مەساحف یعنی چەند مصحفێک جا ئەو یەک لەوانە بووە ئەو باپیری یەکەمی دەکا مالیکی کوڕی باوکی عامر لە گەورەی تابعین بۆەوە یەکێک بە دەست باڵای هەبووە لە نووسینەوەی مصحفەکانی لە سەردەمی ئیمامی عوسمان ڕزای خوای لەبی و خاوەنی مەرەکەبەکەی بووە حیبڕەکەی بووە کە پێی نووسە یعنی ئەو صاحب بووە هەندە جێی متمانە و نزیک بووە لە ئیمامی عوسمان ڕزای خوای لێبی و یەک لەو چوار کەسانە بووە کە تەرمی ئیمامی عوسمانیان هەرگتەوە پاش شەهید بوونی شوشتنیان و کفنیان کردو دفنیان کردو بە خاپچیان سپارت و یەکێک بووە ئەو مالیکی کوڕی باوکی عامر کە تەکا تابعی و کوڕی سەحابە بۆ کە ئەبوو عامری پێدەرێن ئەوە گوتم یەکێک بۆ لە زمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز کە ئەو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خوای لێبی لە 5 خولەفای ڕاشیدین حسابە لە عەدالەت خۆ لە دوانیش نەهاتە یەکسەر بەڵام پێدەرێن 5 خولەفای ڕاشید لە عەدالەت و دادپەروەری لە سەردەمی خۆی ئەو ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز بەو باپیرەی مالیکی کە دەکات مالیکی کوڕی باوکی عامر باپیری یەکەمی گوتمان پرسوڕای پێکردی ڕاوێژ پێکردێ چونکە زانە و عالم و دانا بۆ پیاوەی چاک بۆ ئەهلی ثقە بووە و ئەنەسیش کە باوکی مالکە یەکێک بۆ لە جێگای دانیشتی یعنی نەخۆش بۆ لەسەر جێگای بووە بەڵام لەگەرەوەش دەست لە ئەژن و دانەنیشتیە و بەرک و لە شوێنی خۆی تیرکەوان و تیری دروستکردیە و چەند فەرمودەتشی جێڕاوەتەوە لە باوکی کە مالیکی کوڕی باوکی عامرە چونکەوانە دووسێ برا بووینە هەموو ڕاوی حەدیث بووینە و ئەویش ڕوایەتی حەدیث کردە با بینە سێر لە دایکبوونی ئیمامی مالک لە ساری کە پێی دەرێن ولیدە ئیمام مالک لە ساری 93 کۆچی هیجری لە دایک بووە لە شوێنەی پێیان گوتیتە ذول مەڕوا ئەو ذول مەڕوا 192 کیلۆمەتر لە باکووری شاری مەدینەی دوور بووە و لەم ساڵی کە ئەنەسی کوڕی مالک کەواتە خادم و خزمەتکاری پێغەمبەری صلی الله عليه وسلم کە وەفاتی کردیا لەو سەردەمی ئیمام مالک بووە چونکە پێتان سەیر نەبی چۆن دەبی سەحابە ئەو ساری وەفاتی کردیەوە ئەویش بووە چونکە ئیمام مالک تابعی بووە ینی تابعی دیتیا تابعی دیتیا کە یەک لەوان مەسەلەن دێنە سەرێ نافعی دیتیا کە تەڵەبەی ئیمامی عومەر ئیبن عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر ڕزای خوای لێبی کەواتە ئیمام مالک شوێنکەوتن بووە ینی تابعینش کە سەحابەی دیتیا کو ئەو لەو سەردەمەی بۆ کە ئەنس چونکە ئەنەسی مالک یەک لەو سەحابانە بووە زۆر تەمەن درێژ بووە یعنی عمری هەتا 100 و قسوور ڕۆیشتیا لە تەمەن ئەجا وەفاتی کردە لەبە هەندێک لەو سەردەمەی کە ئیمام مالک بۆ لەو سەردەمەش ئەو ساڵی کە ئەنەسی کوڕی مالک خزمەتکاری پێغەمبەری صلی الله علیه وسلم کە سەحابە و هاوڵی پێغەمبەریە صلی الله علیه وسلم ڕزای خوای لێبی کۆچی دوایی کردووە لەو سەردەمیش ئیمام مالک بووە کە 93 هیجریە پاشان بنەماڵەکەی لەو ذول مەڕوە گوتمان 192 کیلۆمەتر دوور بووە لە بنەماڵەکەی پاشان کۆچیان کوردە بۆ عەقیق شوێنە کە چەند کیلۆمەترێک و میلە دوورە لە شاری مەدینەی پاشان نیشتەجێ بوون لە شاری مەدینەی بنەماڵەیوان و لەوێ پێگەیشت و لەوێ ئەم پێشەوایە پێگەیشت و کە دێنە سەرێ کوڕەکانی یەحیایە کە ڕاوی مۆتە ئیمام مالکە کە لە هەموو ڕیوایەتە حەدیثی مۆتە ئیمالکە ئەوە باشتر چاکتر لەکن عولەمای زانستی فەرموودە عولەمای حەدیث کە یەحیا کوڕی خۆیتر ڕیوایەتی مۆتە ئیمام مالکیدا ئێستا هەڕوونە سەر ئەو نوسخانەی کە لە بەدەستی مەیە زۆربەی کە تەبع کبرای هات تەکنەما هەڕوو تەماشەکە کتابی مۆتە ئیمام مالک ڕزای خوای لێبی نووسرا بڕیوایەتی یەحیا ئەو ڕێحیایەت کوڕی بووە کە ڕاوی مۆتە ئیمام مالک وە محەممەدی هەبوو حەمادیش بۆ سێ کوڕێ بووە وە کچێکی هەبووە واتە کچێکی تاقانە بە ناوی فاتیمە کە ئەویش بەڕاستی زانا بووە پێیان گوتێ ئومولبەنین لۆ پێیان گوتە دیارە کوڕی زۆر بووە چەند کوڕەکی هەبووە مناوەتە کونیەی دەرچووە مەشهور بە ئومولبەنی ینی داچی کوڕان هەموو مۆتە ئیمام مالکە یعنی کە دەرێن مۆتە ئیمام مالک کە چەند هەزار حەدیثە دێنە سەر عەدەدی لەبەری بووە بێت لەوەی ینی قوڕانیش هەموو حافظ بووە ئەو ئافرەتە ڕزای خوای لێبی هەند زانا بووە دەرێ لە پشت دەرکەی ڕاوەستایە کە ئیمام مالک دەرسی شەڕح کردیا دەرسی بە تەڵەبەکان گوتیا ئیمام مالک زاروێ بێتاقەت بۆ ماندی بۆ لەوانەیە مەشغوڵ بووبی دەرێ
كطلبك شتي خوينديتو حديث حدثنا عن فلان روايات لو إمام مالك هتا لو راسكاتو بيدرن إملاء لزباني لتحمل روايات حديث يك لبايا كان أوي شارزابي لو بابي بيدرن إملاء يعني لو خوينتو لو ما مستاي أويش لو راس دكاتو زاد زاروي إمام مالك مشغول بيانا کچەکەی لە پشت دەرکای تەقەی لە دەرکەوەنە هەتا قسەیشی نەکردێ بەس تەقەی لەوە دەرکەینە بابی سەرنجیدایە و هەڵەکەی لۆ ڕاست کردیتەوە معنای وەیە بابا ئەوە فران تەڵەبە ینی ئەو تەڵەبەی لۆ دەخوێنتەوە هەڵەی کرد بزانە هەندە زانا بووە فاتیمەی کچی ومێدواری نەمەش ئەوها کوڕ و کچەکانمان زانا بن و فەرامۆشیان نەکەین کە عیلم و زانستێکمان هەبی ئەوانیش فێر بن لەو عیلم و زانستێ هەتا بیتە خير خلف لخير سلف معناه ويا أوي دي لباشوي خير خلف لخير سلف معناه أوي لباشوي دي خير باش بيلو أوي بيشيني خوي كباو بابيرا دەست پێچی خوێند و فێربوونی قورئان و حەدیثی لەبەر کردووە یعنی قورئانی حیفظ کردووە دوای حەدیثیشی لەبەر کردووە لە خزمەت زانایان وانەی خوێندووە ئەوە بەنسبەت ئیمام مالک و داچی فەرمانی پێکردیە کە بستە لای زانای ڕەبیعی کوڕی عەبدوڕەحمان کە فەقیهەک بۆ لە زانایەک بۆ لە فەقی ئیسلامی گوتی هەڕوولەکەی فێر بە بەڵام گوتی وەرە بە حازرت کەم پۆشت یعنی پۆشتت کەم جلچی فەقیهاتی دەبەر کردیە جوان ڕێک و پێک پاشان گوتیتی هەستا بڕۆ لەکن ڕەبیعی بخوینە بەڵام پێش بخوینی لە ئەخلاق و ئەدەب و ڕەوشتی فێر بەوە معنای تەربیە پێش تعلیم پەروەردە پێش زانست کو ئێستا دەرێن پەروەردە و زانست عینین ئەو زەمانیش ئەوە لەو ئەو سلسلە لەو سەردەمی هاتیە پێیان گوتیە ئەدەب و ڕەوشتی فێر بە لەو زانای پێش عیلمەکەی هەتا زەمانی قەدیم ئەو خولەفایانە ئەو زانایانە لۆ کوڕەکانیان مؤەدیبیان گرتە مؤەدیب یعنی مڕەبی معەلیم یعنی ئەوەی فێرە ئەدەب و ڕەوشتی دەکا فێرە یعنی ڕێنمایی و دانا و زانایەکە کە لە ژیان تێبگا و ئەخلاق و ئەدەبی فێربی زاگۆتی تیارو لە ئەدەب و ئەخلاقی فێر بە پێش لە زانستی ئەجا دوایە چی تەکن ڕەبیعی و لەوێ زانستی وەرگتیا و ئیمام مالک لە سەردەمی خۆی ئەوەلی فەقیر بووە دوایە زانایەک لە دەربارەوی باز دەکە کە فوقەهای مالیکی قالە ئیبن القاسم دەرێ ئیمام مالک چوو زانستی فێربی و عیلمی فێربی هەند عیلمی وەرگرت دوایە هاتەوە سەقفی ماڵی یعنی برێ هەروەشا بوو کاریتەکانی سەقفی دار کە پێشان لە باتی ئەو شیش سەبەی کاریتە بووە یعنی ئەو دارە گەورانە پێدرن کاریتەکە خۆرەبانیان کردی و حەسیریان لەسەدا ئەوها بووە دەرێوە هاتی بۆ هات بۆ خوارێ و یعنی تێکچوو بوو شەخصە دەرێ ئەو دارەی فرۆشت ئەو دارەی پاشەوەی خوای تەبارەک و تەعالە بەسەری داباراند و وەزعیشی باش بوو ئیمام مالک ئەرێ لە ڕەبیعی فقی وەرگرت هەتا دەربارەی ڕەبیعی دەرێ کە بەڕاستی ڕەبیع وەفاتی کرد ئیمام مالک دەربارەی وێ دەفەرمی دەرێ شیرنی فقه و شەریعەت ڕۆوی و ئیمام مالک دەرێ 12 حەدیثم بە موسنەد یەکیش بە مرسەل کە ئەوە هەموو ناچینە سەری کە ئەوە هەموو مستەلەحاتی حەدیثە ئەوی زانستی هەبی دەربارەوەی ئەزانی چێ لە ناچینە سەو پێناسان چکە بوارەکەی مەودەرسی ماوڕۆ لەسەر ژیان نامێ نەک لەسەر مستەلەحات و زاراوەی حەدیث 5 حەدیثی بە سەنەدەوە جێڕایتەوە لەو یەکیش مرسەل بووە 6شان بەلاغات بووە بەلاغانی یعنی بەلاغانی کە لە ڕەبیعی وەرگتیا و لە مۆتە ئیمام مالک داینایە جا دەستپێکی خوێندەکەی ئەوها بووە هەتا بەخۆی دەرێ دەربارەی خۆی ئیمام مالک ئەرێ 100,000 حەدیث و فەرموودە ینی 100 فەرموودەم بەدەستی خۆم نووسیتەوە ئەجا مامۆستا ناودارەکانی هەتا مامۆستای زۆرە خۆشەویستان یعنی هەتا ئیمام مالک ڕەحمەتی خوای لێ لە تەهذیب الأسماء واللغات دەرێ عیلمی وەرگتە لە 900 شەیخ و مامۆستا 900 چێ ئیمام مالک 300یان لە تابعین بووە ها گوتم تابعی تابعین بووە 600یان لە تابعیهم بووە یعنی لە سەردەمی وی تابع التابعین ئەجا لەوانە پێی رازی بووە و دین و فقی وەرگتیە و حەقی ڕوایەت و مەرج و شروط و جێی سیقە بووینە و لەوانەی وەرنەگرتێگە جێی سیقە نەبووە و ئیمام مالک
مامەستا ناودارەکانی ڕەبیعە بووە، ئیبن هورمز بووە، ئیبن شەهابی زوهری بووە، نافعی یەحیای بن سەعید بووە، هیشامی بن عروە بووە، عەبدوڵڵای بن دینار بووە. هەندێک لە زانایەکانی باسەکەین بە کورتی ناچینە سەر تەفاسیل، بەڵام هەندێکیان باسەکەن کە ئیمامی مالک دەرسی لێ وەرگن. یەک لەوان لە ڕەبیعی وەرگتێ باسمان کرد زۆر تەئسیری هەبووە لەسەر ژیان و ڕەوشت و ئەخلاقی، چونکە گوتمان یەکەم زارداچی ناردەوێندا، و یەک لەوانە زۆر ئیتیصالی هەبووە لە عەقلیەت و علم و معریفەت و زانستانە کە ئیبن هورمز بە کە تازە ناومرۆ خوێندنەوە، ئەرێ 7 سال لەگەری بووە، 8 سال هەتارێ بە تێکەر نەبوو لەگەر هیچ زانایەتیشتی ئیلا لەگە ئەو زانایی نەبی. هەتا دەرێت جارەکی چەند قەس بەچی لە ناو پێشان زیلچانەوە بوو، یعنی لە ناو جێی ئەو گرێچکەینە، یعنی جێی کە دێتەوە سەدەستان ئەو قەمیسەیە، یعنی ئەو جلکەی دەبەری کردیا پێی دەرێن کەم باشە سەر گرێچک و سەر دەستەکانی هەندێک قەسبی لەوێ دانایە و ڕوتاب گەیشتی تا ئەو منداڵانی لە پێش دەرکەی ئیبن هورمزی گەمەیان کردیان ڕاوەستاینە داینێ گوتی ئەگە هەر یەکە سوئالی لەو مامەستایی کرد برێ مەشغوڵە، معناوی هەتا هیچ قەتع نەبی لە زانست و زانیاری ئەو مامەستایە کە ئیبن هورمزە ئیمام مالک لێ قەتع نەبی و لێ نەپسڕێ، هەندە تامۆزرەی زانست بوو. هەتا جارەکی لە پێش دەرگای ئیبن هورمزی شتێکی ڕادێخست و دائەنیش هەتا ئیبن هورمز داتە دەرێ و زانست و زانیاری لێ وەرەگرت. هەتا جارەکی ئیبن هورمز هەن حەریز بوو زانستی فێرکە، لەگەرەوەش ئەدەب و ئەخلاقی فێرەکرد. مەسەلەن ئەیگۆ ڕەوشتی زانایان ئەوەیە کە سوئالی لێکرا هەندە حەڕاز جواب نەداتەوە، بەرکو برێ لا ئەدری نازانم، چونکە دوایە باز دەکەن ژیانی ئیمامی مالک چۆن بۆ چۆن خۆی پاراستیە لە فتوای سەریع و زۆر سوئال لێ بکرێ یەکسەر جواب داوە. زاناوەنی هەڕاست سوئالی لێ بکرێ وەڵا ئەمەوە تێبگەین زیرەکە و یەکەم جار لە خوای بترسێ، چونکە عولەما دەفەرمۆن کە زان فتوایەک درا یان داوای فتوا کرا لە زانایەکی معنای وێ ئەوە لە باتی خوای قسەی دەکا و تەوقیع دەکا، تەوقیعی دەکا و دام پێدادەنی ئەمانای ئەو شتە گۆتی حەلالە لە باتی خوای، ئەو شتە گۆتی حەرامە لە باتی خوای، کەواتە دەبی ئەوەی لە پێشە خۆدانی قیامەت و ئەوە ساحەی مەحشەرە و بزانە نەتیجە و مەسیری چیە ئەگە فتوایەکەی بەغەرەت داویان بە ئیهمالی بدا بە بێوەی بگەڕێتەوە سەر زانست و زانیاری. زۆر ئێستا لەو سەردەمەی وەڵاگە زوو سوالم جواب نەداتەوە یان مامەستایە علم و زانستم نەداتێ و پێم نەرێ، ئەوەیە وەڵا ئەو مامەستایە هیچ نازانێت، دەوەرە بزانە ئێستا دێنە سەر ژیانی مالک دوایە باز دەکەین ئەو عالم و زانایە کە دەرێن نابی کەس فتوای دام لە مەدینەش ئیمام مالک هەبی، چونکە پێیان گوتی ئیمامی ئەهلی مەدینە، عالمی مەدینەی. جا یەک لەو ئەوەی فێرکرد برێ لا ئەدری نازانم، هەموو شتێکی هەر جواب نەداتەوە هەتا باش لێنە پێچیتەوە و نەستە سەر ئەوەی کە تأکید کاتەوە. یەک لەوان ئیبن شەهابی زوهری کە یەک لەوانانە دەستیان پێکرد لە تەدوینی حەدیث و نووسینەوە حەدیث، هەتا بەخۆی دەربارەی خۆی ئیمام مالک دەرێ هەن ملازمەی ئەو ئیبن شەهابەم کرد، ئەرێ ڕۆژێکی جێژ نەبوو کە لە جێژنە و خوتبەی تەواو بووین، ئەرێ پاشەوەی لە موسەڵای خەلاص بوو، موسەڵا و شوێنە بوو نوێژیان لێ دەکرد، چونکە سونەتە لە مزگەفت نەبی شوێنێک بی تەرخان بکرێ لە دەشت، یعنی لە دەشت نە لە گەڕەکەکان بیتە ساحەک، یعنی نەک لە بن ئەوەی بی خانی بیان بینابی وەچی مزگەفت. ئەجارێ موسەڵا لەوێ هەدانیشتم لەسەر لە پێش دەرگای دیار بوو گوتی خزمەتکارەکەی چێە؟ گوتی ئەوە برادەرەکەتە ڕەفیقەتەکەتە کە ئیمام مالک ئەواتە تەڵەبەکە و قوتابیە خۆشەویستەکەتە. ئەرێ گوتی لۆ نەچیوە ماری خۆت ئەوە جێژنەیە، گوتی باش ئەتو هیچت خوادێ بەو جێژنێ معنای جێژناها دەبی شتێک بخۆیەوە، گوتی نەخێر هیچم نەخوادە ناخۆم. فەرمووی پێویستت پێ نییە نانی بخۆی؟ گوتی ناڵە ئیشە کارێک لێ گوتی ناوەڵڵا ئیلا هاتیمە بزانە بەو جێژنەی تامەزرۆی بووە وەختی نەکوژی و ئیستیغلالکە. گوتی هەندێک حەدیثم لۆ دەجێڕێەوە، گوتی وەرە هەڕاست ئەلواحی هینا، ئەلواح ئەو دارەیە کە بە مەرەکەبی بە قەمیشێتە لە سەری نووسیوە. ئەرێ چل حەدیثم هەر بەو جێژنێ و بەو سبەینەیە لێ ڕیوایەت کرد بەو جێژنەیە، جات چەندی پێچوو دوایە گوتی بەسە، گوتی ئەگەر ئەتوو ئەو چل حەدیثەی ڕیوایەت بکەیت و لەبەر بکەیت، چونکە تو بزانە حەدیث هەرەوە نییە عن فلان عن فلان چەند زانە لە پێشە تا دەگارێتە
صحابة وقال رسول الله صلى الله عليه وسلم أو حنر زور يعني حفظ ده بإنسان شي بتواناي بحفظ شي زور بيرتيجي هبي أري أو الرواية كا أتا دواية أري زيادة بك قوتي بسا أري هموم رواية كدو لبرم كدو قوتي والله تو بسا هقرا الواحة كي دارا كي ليستان أوي أو صبورا قدس كي بيدرين كيستا بيدرين صبورا وزماني تخت دارا كتسيا ليخونو داري ليستاندم داري أو حديثانا بخوينوا بلوم بريوا داري لوم قوتو همو لبار قوتي هستا أتو چیسە چی لە چیسەکانی علم يعني هەندە زانای پێویست پێ نییە هیچ کەت پێ بێ جا مالک لە نافعشی وەرگتیا کە تەڵەبەی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرە ڕەزای خوای لەبێ کە نافع ئەو زانایە بوو کە ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز لۆ مصری نار گوتی فێرە قورئان و سنەن و حەدیثیان بکە هەتا پێیان گوتریا بە فەقیهی مەدینە زانا و تێگەیشتیمان لە سەردەمی خۆی جا ئیمام مالک لە کنەویشی خوێندێت چونکە یەک لە گەورەکانی تابعینە لە مەدینەی پێشەوایە لە زانست يعني متفق عليه لصحيح روايات حتى أري نيوي روجيم لكن خنو سودم لعلمي ورقد أريد أفرمي زانستو أمجرا وحديث لإمام ما النافع وأويش لوي أجرام أو حديث أنا بيك الروايات كده لعبد الله إمام عبد الله كري إمام عمر زاي خوان لبي لبها دي لكن أهل حديث ياكل السلسلة يعني الزنزيرة الروايات الزيرين كان بيدنا السلسلة الذهبية حديث رواية كيكلواني رواية مالك عن نافع عن ابن عمر بيدنا السلسلة الذهبية كلسنة كانت بقوترو ريزي لدادنين ولا بيشيني دادنين لبقوري أو راويانا كمالكة كنافعة كعبد الله كري إمام عمر رزاي خوای لبي ولا موطئ إمام مالك هشتا حديثي لنافعي روايات كده رزاي خوای لبي زا أو علماء قورانا أو زوامر كلبياوانا كإمام مالك لي ورقتيا زا أجر إمام مالك لو زانيان ورقد بي أويش وشيوان درتيو أجا وشيوانش نبي بريوان دا أتيو علم فيربي زال برهندي يعني اشتك هي كإمام مالك لو نتشوتا رحلة حديث سنك بزانا إمام مالك عادت بوا لكن علماء حي الرحلة حديث كان بسنا أو شعري وأولاتين لبهندي نتشوى كنت سكا زۆربەی قورآن برین دەسارەکەی حسابکەی مەدینەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیزت کە قورآن لەوێ دابەزی بووە شوێنی وحی بووە عولەما و سەحابە و زانایەکان هەموو لە مەدینەی خڕبوونەوەیان ببورن لە مەوسیمی حەجێ لە کاتی حەجێ زانایان زۆر هاتینە زیارەتی پێغەمبەری صلی الله علیه و سلم و ئیمامی مالکیش ئەو فرسەتەی خۆزیتەوە و حديث زانستي ورقدا لو علماءنا لبهاندي بوتا نوصت علماء حديث يعني علماء وزانا لي ورقدا ونسو كوتسينا كده ورحلينا كده بستشاركا شكا معناي وهم وعلماءنا هاتينا لببركة حرمين مكة ومدينة زور زانا هي خدمتي كده لولاتي خو دواي هاتي توين درو حتى وفاتي كده لوي مايتوا لبرش قوري مكان الشويني قوري او شويني حتى لبقيع دواي بشارديتو وبر شفاعتي پیغمبري بكي صلى الله عليه وسلم شكا حديثة چي هي پیغمبر صلى الله عليه وسلم لو دربان لبه هندي پیوستي بينه ورحلي بكا بستشوينك زانايا كان هاتينا لحجة ودوايا هاتينا زيارة مدينة ولو إمام مالك زانستو علمي لي ورقتنا خوش وستان قطابي بريزا كان لبه هندي بزانا دقي إمام وردي إمام لا ورقتني سيقو زانست لروات حديث حتى بزانا درباري اوي كبين السر وردي امام مالك لهر بزان الرواية كاني مالك دفرمي بيشوا مالك بيشما مالك دفرمي كرواية حديث ارين ورناقرم رواية حديث ليش كتشينا نسيتوا تينقا علمك ورنقري وعملش بينك تقوى ورعي نبي الأخوات ترس نبي الهمزان هندور بوا للراوية ورنقت يا كحديث جبرته بو نوعي نبي زان هر زان استقبيو بتايبتي رواية حديث كباسي راوية كان فرموده ذكي بسياري مالك را اري فرانك السقي عن سقينا لو لام دا قوتي آية لبرتوك كي من دايا
کە ئەوە بکەین فەرمووی بتەماشەی پەرتوکەکەی من کە مۆتە ئیمام مالک کە حەدیسی ناوی ئەو ڕاوێ تێدا گوتیان نەخێر ئێگوتی ئەوە دەلیلە ئەگەر تێیدا بە سیقە بوو ئەگە تێیدا نەبا سیقە نەبوو کەواتە لە بەهەندێ ئەیگۆ بەو نەوعی وردی ئەکرد لە ڕاوی حەجی ینی زۆر زانا و متەقینی دیتە بە سوکە لە ڕیواەتی حەدیسی حیفزی بە قووەت نەبووە حەدیسەکانی لێ وەرنەگرتیە بە قووەت نەبووە حەدیسەکانی لێ وەرنەگرتێ خۆشەویستان ئەوەش لە دەربارەی وردی دقەتی لە ئیختیاری هەربژاردنەکان ڕاویەکانی حەدیث وشەکانی یعنی قسەکانی فەرمودەی ئیمام مالک ڕەزای خوای لێبی ئەرێ كل يأخذ من قوله ويترك إلا صاحب هذا القبر أو ملزمشتان دوای ئەدەمێ مەلزەمەتان ئەدەمێ کە بە کورتی دوایە لۆی ئیمتیحانی لێ بکەن و دەرەجەی بین ئینشاءالله هەمووتان دەرەجەی ئەوە و کە هەدیێش وەگرن ئینشاءالله و هەر پاداش وەدیە لەکن خوای ئینشاءالله و ئەویشتی کەش لۆ تەشجیعە مثلا ئەرێ كل يأخذ من قوله ويترك إلا صاحب هذا القبر ئەفەرمی هەموو کەسێک لێی وەرەگیرێ و لێ ڕەتێک لێتەوە سەر ینی هەڵەیەکە ئیلا صاحبی ئەو قەبرەی نەبی کە لە ئیشارەتی کردێ لەوە قەبری پێغەمبەری صلی الله علیه وسلم نەوێ نێزیک بە کەواتە معناوي إلا أو نبي كبارزا ولا هلا يعني فرميت إن هذا العلم دين يعني أو شريعة أو فقه أو حديث علم دين فانظروا عمن تأخذون دينكم تماشى كان أنقول ديني لا شيء ولا كنت كواتا إنسانك بزانابي دانابي متقي بعاملي عالمي عامل برباني بلوانا العلم نور لا يأنس إلا بقلب تقي خاشع أو علمت سرايا شيء ألفت بي ورقدي ودل بي خوشي أوي قلبك متقية ولو خواترسا ليس العلم بكثرة الرأي إنما هو نور يضع الله في القلب واري علم بكثرتي يعني بزور روايات كدنيا علم بوي نورك تسلاك أخوة دائني ناودلت ريزو قوري لو شاري مدينة دادنا بزانا أري سواري وشترو ولاغ ندبو دولا روتان سواري جيدريج ندبو كسواليان لو يقوتو لو سوار نابي فرميت سون سواری وراغ و وشتر و گوێ درێژ ئەبم کە لاشەی مبارەکی پێغەمبەری تێدا بسەڵات هەندە بەڕێز بوو ئیلا بە پێیان دەڕۆیش کەم زانە چەند بەڕێ هەتا کە حەدیسی ڕوایەتەکرد لەو تەڵەبەکان غوسلیەکرد خۆی بۆن خۆشەکرد بەڕێزەوە بە ئەدەب و دانیش ئەنجە حەدیسەکەی ڕیواەتی ئەیگۆ فلان لە فلانەوە جێدرایتەوە بزانە ئیمام مالک و خەلیفەکان خەلیفەی مەهدی عەباسی کە لە هاتە شاری مەدینە گوتی ئیمام مالکی پێم خۆشە بێ شاری بەغدا و پێیگوت هاڕۆشودیش ئەوەی پێگوتیە یعنی ئەوەش لی دووبارە کردەوە ئەو ئیمام خەلیفەی مەهدی کە ئەوش عەباسەکانەوە هاڕۆشودیش لە بە هەندێ بزانە پێی گوتیە وەرە مەدینەت سەلام بە بەغدایان گوتیە شاری ئاشتی مەشهورەوە لە تاریخی ئێستا شەر پێدەن مەدینەت سەلام گوتەوە وێندە ڕەفسی گوتیە چکارێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ببورن حديثة پیغمبري صلى الله عليه وسلم فرمي والمدينة خير لهم لو كانوا يعلمون أري مدينة خير ترى أجبزانا كوات بركة مدينة خزمت زيراني پیغمبري صلى الله عليه وسلم ناقور موا بهيت شوينك لبهندي خليفة الرشيد داوي لك السرداني بكى حتى من دالكاني موطئ إمام مالك ليك الروايات كفرموي علم دبخ يعني دەدرێت نەک زانا و علم بستەکن ئەو کەسێ وەری دەبی ئەو بێتەکەن هەلبێ ئیمامی ڕاشد هەڕەشید گوتی ڕاست دەکەی گوتی بە بین لە منداڵەکان زانستی وەگرن دەنابێن لە مزگەفتێک گوتی بە خۆت و بە منداڵەکان کە دێن گوتی بابێن بە مەرجێک دەبی بێن ئەگە بێن زوو بێنەوە باشە ئەگە زوو نەهاتن بەسە پیل و شانی خەرچی دانەڕۆن چکەوە نەهی لێکرایەوە نا قوبور ناکەم ڕاست دەیگۆ هاڕون قوبور ناکەم نەشی دەگۆ خەلیفانە بە عیزەت بوو ئەوی زۆر ڕێزی لێنان چکەوە خەلیفانەش بەڕاستی دینداریان هەبووە زۆر ڕێزیان لە زانایانە لەو چێو سەردەمەی نەبووە لەبە هەندێ گوتی باشە ڕازیمە بەو مەرجەش منداڵەکان زوو بێن گوتی ئەگە زوونێن لە چێن دەر مەجلیس هەیە و جێگا هەیە با دانیشن بەسەر شانی خەرچینە دوایێ یەک لە پیاوە نێزیکەکانی هاڕەشیدی خەلیفان ڕۆشیدی کورسی لۆدانە کە ئەوی جێبداتەیمان گوتی ئەوی تەواضع بکە خوا بەرزێکاتەوە ئەوی تەکەببڕکە خوا دەیهێخی گوتی ڕاستێگەیش هاڕەشید گوتیەوە لە گەرم نیتی کورسەکەی لابن چونکە حەد ئەوەکەیە من تەکەبەڕە تەکەسەرە ئەوی تەکەببڕکە خوا دەیشتێنی بینە سەر
کۆچی دوای ئیمام مالک ئەزا دێنە سەر شتەکانی دی خۆشەویستان بەس پێش بینە سەر کۆچکردنی یعنی لە چ وەختە چوو سەردەمە چیان ساڵەکی پێدا هەڵگۆرتنی زانە یعنی عولەما مەدحیان کردێ مەسەن پێشەوە شافعی پێی دەڵێت مالک نەجمەکە ئەستێرەکە لە ئەدرێوشێتەوە لە زانست و زانیاری دەرێت زانستم لەوی وەرگتیا کەس منت بارنێ بەسرم ئیلا ئیمام مالک نەبی ئیمامی شافعی دەربارەی وی دەرێ هەتا بزانە جارێک ئیمام شافعی کە تەڵەبەیتی خۆشەویستان بزانە ئیمام مالک و ئیمامی شافعی کە ئیمام شافعی گوتمان تەڵەبەی ئیمام مالکە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی ئیمامی شافعی کە تەڵەبەی بۆ دەرسی لەلا خوێندیا هەتا بزانن دەربارەی ئیمام شافعی ئەرێ مۆتەی هەموو لە بەرکردەوە جا چوویتەکەنی بزانە هەندە حیفزیان بەخۆت بۆ جا لەی ڕوایەت کردیا ئەرێ ڕۆژێکی ئیمام مالک خۆی یەک لە دینگەکانی مزگەفتی پێغەمبەری نابوو صلی الله علیه وسلم هەتا ئیمام شافعی نەیبینی و شەرمێنە کات چونکە تەڵەبێتی و مامۆستای هاتیە هەتا دەرسەکەی هەموو تەواوە کەوت یان جێی بداتێ بزانی ئەو دەرسانی لەکنێ خێت چ زانستەکە ئیختیبار و امتحانی بکاو کو فێر بۆ کو ئیستفادەی کردیا ئەرێ یەک لە دینگەکان ڕاوەستا و تەماشای کردێ دیتی شافعی زۆر زانایەکە و زۆر باش هەتا ئیحراز نەبی و تێک نەچی ئەرێ پاشەوەی جێیدایە و جێیدا تەڵەبەی خۆ هەڕاس کە مەوعیزە و ئامۆژگاری تەڵەبانیە کرد پاشان لەسەر دینگەچی نووسی من أراد العلم النفيس فعليه بمحمد بن إدريس مقصدي إمام الشافعي أو إمام مالك قلت أوي علم وزانستي بقيمة وبنرخي دبي بابستكن محمد كوري إدريس كإمام الشافعي أريك إمام الشافعي هاد بكن دينجا كيدا هاد أو قايلين إمام مالك روي إمام الشافعي ديتي رحمة رضا ورحمة خوان لبي خوين ديوا قلت والله أو خسيلا بخسي ما مستامتي كمالكة خوش يستا أيش لبني نسي كيف ذلك وهو تلميذك يا مالي قلت هو تسون نابي كأوا طلبيتوا معناه أو زانستو زانياري من كأتو بي معزبيها وهمو لمرتوا سبب أتوي هر درباري إمام مالك قوتمان كعزة زانستي علماء ليرة بزانا إمام مالك ليرة پێش بینە سەکۆچکردنی یعنی ئامۆژگاریەکە لە سەکۆچکردنی ئەرێ ئەجێڕنەوە ئیما کە کاتێک ئیمام مالک مالیکی کوڕی ئەنەس ڕەحمەتی خوای لێبی کە مرد کە پێی دەرێ ئیمامی دارالهیجرە عالم المەدینە ئەرێ دەربارەی وی گوتیان لا یفتی ومالک فی المەدینە نابی فتوای بدە و مالیکیش لە مەدینە مەوجودە ئەرێ هەندێک برادەرە خۆشەویستەکانی لە خەونێ دیتیان لە حالەتەکی خۆش بوو لە باخسەکی زۆر خۆش بوو پێیان گوت ئەی مالک ئەتو چۆن گەیشتیە ئەو پلەپایە و ڕێزلێنانەی فەرمۆی واللهی بە زیکرەی کە زۆر ڕەتم یعنی زۆرم ئەو زیکرە ئەگۆتەوە کە ئەو زیکرەش ڕیوایەت کرا لە ئیمامی عوثمانی کوڕی عەفان ڕەزای خوای لێبی کە کاتێک جەنازەی دیت ئیمام یعنی ئیمامی عوثمانی کوڕی عەفان ئەیگۆ سبحان الحي الذي لا يموت ئەوەی پاک و نەزەیل و خوای کە زوندووە و بەردەوامە نامری ئەرێ کە کاتێک ئەو زیکرەی فێر بووم لەبەرم کردو یعنی هەر ئەم گۆتەوە دائیمەن هەتا چوومەکن خزمەت خوای یعنی وەفاتم کرد گوتی یا مالک خوا پێی گوت ئەی مالک ئەتوو بووی ئەوە خوا ئاگادارە و زانستە بەس لۆمە و دەرسەوە ئەتوو بووی ئەو زیکرە زۆر دەگە سبحان الحي الذي لا يموت گوتی بەڵێ ئەی ڕەب خوای من گوتی ئەوامە لێت ڕازی بوون ئەی مالک بزانە مردنیوی دەرس و عیبرەتوە لۆ زیندوەکان خۆشەویستان لەبە هەندێ بزانە لە چ سارەکی پێش بینە سارێک وەفاتەکەنێ بە ئەوەشتان لۆ باس بکەم کە دانیشتن بۆ دەرس و فتوە لە تەمەنی 21 ساری دانیشتە دەرسی گۆتیە و دەرسی شەڕەکردێ و حەدیسی باس کردێ و لۆ تەڵەبەکانی و فتوایدایە و دەربارەی خۆی دەری هەر لەو گۆڕی فتوای نەدایە خۆشەویستان چکە گوتمان بە عەجەلە نابی فتوای ئێستا دێنە سەر قسەکانی ئەرێ دانەنیشتم بۆ ئەم کارە بۆ فتوا هەتا 70 کەس لە ئەهلی علم و زانا لە مەدینە و یعنی دەوروبەری شایەتیان لۆ نەدام شایەتمانیان لۆدام گوتیان ئەتوشیاوی لۆ ئەو پۆستەریان لۆ ئەو ئیشەی لۆ ئەو کارەی لۆ ئەو پیشەی ئەجا ئەم من دەستم بە فەتوانەکە جورئەتم نەکرد فتوای دەبم مالک دەرێ پرسیارم لێ دەکرا دەربارەی شتێک و مەسئلەی شەرعی لەوانەیە جوابم نەدەداوە مەسەلەن شەوخونیم دەکرد لۆ ئەو سوالە لۆ پرسیاری دەگەڕم هەتا دەم دیتەوە هەتا دەرێ
هەیثەمی کوڕی جەمیل دەرێ مالک لە خزمەت مالیک بووم 38 مەسئلە سوئالی لێکرا لە شتی شەرعی یعنی لە زۆربەی گوتی لا ئەدری نازانم لا ئەدری نصف العلمیە نازانم نیوەی علمە لۆ چونکە ئەو ئاەتە معنەوێ لەو ئاەتەی گەیشت ولا تقف ما ليس لك ولا تقف ما ليس لك به علم هەروەستە مەکە لە شتەی دەرباری شتەی برێ کە علمت بێنێ کەواتە برێ لا ئەدی نازانم کەواتە لەو سەردەمێ زۆر ئیتیادێ مامۆستا زۆر با مەشهوور زانابی دوعات بوو بانخوازەکان دەبێ ئەمە لێی قبول بکەین ئەوانەی زانست دۆستن یعنی ئیسلامەتیان خۆشەوی لەسەر ڕێگە ئیسلامن کە گوتی لا ئەدری بزانەوە لە خوای دەترسێ تاکید نێنە مەوزوعەکەی نازانم تەواوە لە بەهادێ خالیدی کوڕی خودداش دەرێ لە عێراقەوە هاتوون کە وەزانایەکە بە چەند مەسئلەی سوئالی شەرعی لێ بکەم لە ئیمامی مالک لە چل مەسئلەی شەرعی پێنجی جوابدامەوە خۆشەویستە معنەوێ 35 گوتی لا ئەدینە بزانە ئەوها فتوایاندایە ئەوها لە خوای ترس بووین ترساینە گوتیان هەتا بزانین مووقعیش جێگامان چێخوا تەماشەمە تەوقیع دەکەین بات خوای دەرێن حەلال و حرامە وە کۆچی دوایی ئیمام مالک لە ڕۆژی یەکشەممە بووە لە ڕەبیع الئەوەل لە ساڵی 1970 کۆچی کەواتە لە 93 لەدایک بۆ لە 1970 کۆچیشی وەفاتی کردە معنای 1970 لێی کەم کۆ 93 دەکا 86 ساڵ کەواتە 86 سال ژیایە لە زەمەنی خلافەی هارون ڕەشید یعنی وەفاتی کردێ و بە خاک سپێردرایە لە قەبرستانی بەقیع لە شاری مەدینە و خەرکەچی زۆر نوێژیان لەسەرکردا بینە سەر کتابەکەی کە هۆکاری ناونانی مۆتە ئیمام مالک دەجێڕنەوە کە ئەوە یەک لە ڕیواتە سەحیحەکانە یەکەم جار ئەرێ ئەو نانیشانەی دانە مۆتە ئیمام مالک پێشانی هەفتا زانەی فەقیهی مەدینەی شاری مەدینەیدا هەموو موافق بوون لەسەرەوەی گوتیان کتابە زۆر چاکە و ڕیوایەتی حەدیثەکان زۆر نایەبە ئەرێ فەکولهم واتەئەنی عەلەیهی و مۆتە لەوەی هات یعنی یەکێک موافقت بی موافق و گەرەنتینت داتە یعنی برێت تەواوە ئەو شتە واطأني عليه يعني وافقني عليه يعني لو هاتيا موطأ بمعنى مهيئة مسهلة ممهدة منقحة يعني باكنوسي كده شو كله هزاران حديث بكاتيا هر مراجعي كتو باكنوسي كده حتى لآخر باي مايتو نوصت حديث حفصت حديث هر لا يبرديتشيان سيقي بقوة أواني هشتوا لو هات يعني آمادة كراو باكنوس كراو آسان كراو هۆکاری بزانیدانانی مۆتەز بووە خەلیفەی مەنسووری عەباسیەکان گوتیە مالیشیەت کتێبەک دانێ دووربی لە شەواذەکانی عەبدوڵای کوڕی مەسعود لە ڕوخسەتەکانی عەبدوڵای کوڕی ئیمام عەزە لە شیدەکانی عەبدوڵای کوڕی ئیمام عومەر کە هەموو خەرچی کۆ بکەین ئەویش گوتی سەحابەکانی پێغەمبەری سەڵاو لە پاش وەفاتی پێغەمبەری سەڵاو پەرتوبراوی دنیایە بوون کەواتە ئەمە بالێگەڕن لە خەرچی حڕ بن زانست و زانیاری وەگرن لەوەی خەرچی ئەوە نەکەین لەسەر کتابەچی ئەرێ زۆری مڕاجعە کرد و گوتی کەس نەمایە لە سەردەمی تووچی تو زانا و بەتوانە لە بە هەندێک پێم باشە ئەرێ موافق بۆ دری نەرم بۆ ڕازی بلۆشەی لە بە هەندێرێ دەستم پێکرد هۆکاری دانانی مۆتە ئەو کتابە لەبەرەوەی و ناونانی لەبەرەوەی گوتمان زانایەکان موافقی بوون ژمارە حەدیثەکان گوتم پێش پاکنووسکە 1720 حەدیثە دوایە پاکنووسی کرد منەقح مهیە مسەهل کە ئەو ناوانە گوتمان مۆتەئی شاتیە یان موافق ئەوە لێرە لە 1720 حەدیثی پاکنووسی کرد هەندەکەرێن 700 هێشت هەندە شەرێن 900 بینە سەر مۆتەئی ئیمام مالک کە چەند کتاب لەسەری شەرح کرا یعنی هەندە گرنگیان پێدای بە کتابی ئیمام مالک کە جەمی حەدیث کردە لە شیوخەکانی خۆی بە ئیجازە تا دەگەڕێتەوە سەر پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەو حەدیثانەی بە شەیخی خۆی بە سەنەد و ڕیوایەتی کردیا کە گوتمان 1720 حەدیثە لە چەند زانا و دانا چەند شەرح و مختصر کرایەوە کتابە هەندە ئیتیمام یەکەمین لەو کتابە هەرە گرنگ و نایەبانکان تمهيد لما في الموطأ من المعاني والأساء كابن عبد البر المالكية استذكار لمذاهب علماء الأمصار أويش هر ابن عبد البر المالكي كفقيه محدث شا الزانايات جوريه زيتر يعني كتابي شي هي لسر استيعاب
استيعاب في معرفة الأصحاب ككتابش كجيان نامي صحابان باسكا أو كتابي دومي مختصر تمهيد لو زانا طلبة كان يقول زور قوريا لو ما اختصار كتابي ما ضبط كري وهضم كري أزناوي لنا الاستذكار لمذاهب علماء الأصحاب فيما تضمنه الموطأ من معاني الرأي والآثار وهو مختصر التمهيد لابن عبد المالكي مثلا مقتبس شرح موطئ مالكي كريم أنس كبطليوسي مالكيا خبز لابن العرب الأندلسي كشف المغطى في شرح الموطئ السيوطية في شرح الموطئ للسيوطي تنوير الحوالك على موطئ ما كأوانا كتابانا بزور بي طبعشة تنوير الحوالك على موطن كاوش مختصري كشف مغطية كالسيوطي بخوي مختصر وشي ابن عبد البر مالي يكلو كتابانش منتقايا وانتقايا واستفاء كسيش شرحي موطئ مالك أبي وليد البازي المالك كإمامة فقيه وأصولية شرحي حديثك أو كتاباني تأليف كراين لسا موطئي مثلا إسعاف المبطأ برجال الموطأ للسيوطي أو كتابش لسر دراسة رجالي سندي حديثي موطئ مالا بزاين كوبوينا كونا بينا هندقرين جانبا وكتابها شواهد الموطأ أوش قاضي إسماعيل وهم لسا موطئ ده اختلاف الموطأ سن موطئاتك أبوا يعني سن نسخي موطأ وراوي طلبة كان أبوا اختلاف أبو لبيني أو دار قطني أوش محدثة إمام دار قطني رحمة إخوائي لبي أو اختلافاني همو رونك جويان جمع توفيق كذا يكت لو كتابنا أطراف الموطأ لأبي بكر يعني طرف حديثي موطأ مثلا ولي حديثة كده تواو كركي دواية أو شيء فهرسته شيء خدمت كرياك أو شيء فهرستي لو كتابي هذا تقصي لحديث الموطأ تقصي أو يعني تتبع بالبحث والتتبع يعني بقرا زور بشوينه حديث موطئي همو قراي ورد يعني دراسة كده وما مستحق كان مالي شي دراسة كده أو كتابة درباري عندك أوش ابن عبد المالكية أو كتابانش إمام مالك غير موطأ بأوان الشارزان قدر ورد على القدرية باسي قضاء قدرك نجوم وحساب مدار الزمان ومنازل القمر باسي أو كتابة فلتشيا الأقضية باسي قضاء وحكم وشتانك ومسألة شيء أوش فقه فتوى المشهورة وش بابا شيء أصولي فقهية آداب ومواعظ ولو خطبة دان يعني لو تارو وعزو لو يعني كتابة شيء دعوية ولو بانخوازان تفسير لغريب القرآن أوش تفسيرها إجماع أهل المدينة إجماع أو كوتشي علماء المدينة أوش بابا شيء أصولية أو عند كتابانا لو أنا عند كتابي دي بدسنا كلام مخطوطيان مفقودة بزرة مهماني مشهور زالوانا عندك جهمش طبعا نبون زور بيان هندشان طبعا سرساوي مذهبي مالك كتابي موطئ إمام مالك كموطئ إمام مالك مدوني كبراي لا مدوني كبراي خوش أويستان لفقه إمام مالك أويا كإمام مالك علماء فقهاء مالك سن مصدرشان دانا لسر كتابي فقهي مالك كسن مصدرك غير مدوني كبرى كأويش أونا وكانت يعني خوش أويستان مثلا مدونية كمدونة لسن رسائل مسائل فروع فقهي بها كاتيا واضحة كعالمك اهتمام بها كابن حبيبة والموازية أوش ابن المواز اهتمامي فدا لمسائل فقهي فروع فقهي لقرعة العتبية أويش استخراج مسائل كان وكتابي واضحة وسنشتكي زيادة كده أوش فتوى لمذهب مالك فتاوى كان الشيخ عليش لأبي محمد الصالح دري لما مالك موطأ فتوى درايتو لمسألة كان كهروستي ويان أوي كهنو كدينا بيشو من لمسائل الشرعي كواتا قولي مالك لمدونة كبرى ودزدكويش أويش لقولي ابن قاسم كلاوان باشترو أو لاترو أعظم تر علماء كان كويستا برين لمذهب الشافعي كتابي عمدة من هذه إمام نووية مدونة كبرايا ولا مدونة كورا قصة كان لإمام مالك ورجل لو إمامي ابن قاسم كزانايا قوري مالكيا زا خوش يستبو أندازي دين كوتاي
لەسەر زانای علەما و ئەوە مختصرێک بوو بەڕاستی بە سەریعی ئەگەنا ناتوانین بە چەند دەرس و چەند خوڕیش حەقی بدەینێ بەڵام ئەوە هذا غەیض من فەیض دەرێ وچی دەرێ قەترە ئاوە درۆپە ئاوەکە لە بەحرێک هەر ئەوەندەمان پێ دەکرێ ومێدەوارم خوای تەبارەک و تەعالا بە ئیخلاسی و بە نیەتی چاک لێمان وەگرێت بیتە عیبادەت و پاداشین گۆش بداتەوە کە ئەو وەختەی داتانە ئەو لە خزمەت ئەو زانایە و ئەجر و پاداشتان لۆ بنێ و لە خزمەتی عیباد و بیلاد بین. آمين يا رب العالمين وصلى الله على نبينا محمد والسلام عليكم ورحمة الله.